لە بیرنەکردنی تاوانی ئەنفال و بەردەوام گێڕانەوەی لە بیرەوەری نەوەی داهاتوودا پێویستی بەکاری دیکۆمنتی و مۆنومنتی تایبەتە لە هەموو ئەو ناوچانەی بەر شاڵاوەکانی ئەنفال کەوتون. ئەمە داخوازی بەشێک لە کەسوکاری قوربانیانی ئەنفالە کە 29 ساڵە بەردەوام ئەو پرسە بۆتە خەمی گەورەیان. ئەوە بەباش ئەزانی کە بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لە هەموو دێیەکە هاوشێوەی ئەمانە مۆنومنتێک دروست بکات. حتى ئەگەر خەڵکی کەسوکاری ئەنفال کراوەکان خۆشی ڕەنگە ئەوەندەی تێنەچێت لە هەندێک دێدا ئێستا کراوە. هاوڵاتیەکان خۆشیان ئەتوانن بۆ ئەوەی ئەم تاوانە بۆ هەتایە لە بیر و باوەڕی نەوەی نوێ بمێنێتەوە و تاوانێک بێ بۆ ئیدانەکردن لە هەموو دێکانە ئەم جۆرە چالاکیانە مەسەر ئەنجام بدرێت، ئەم جۆرە مۆنومنتانە دروست بکرێت. داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان فشارێک بخاتە سەر حکوومەتی بەغا بۆ ئەوەی داوای لێبوردن لە کەسوکاری ئەنفال کراوان و کیمیاباران بکە و قەرەبوویان بکاتەوە. دیارە حکوومەتی هەرێم هەڵسێ بەم کارانە زیاتر حکوومەت بیکا بۆ ئەوەی ئێمەی ئەم یادفارەیە ئەم تاوانە بەسەرمان هاتووە نەوە لە دوایینەوە لە یاد نەچێت. ئێستا لە بەشێک لە ناوچەکانی کوردستاندا وەک هێمایەک بۆ زیندوو ڕاگررتنی تاوانی ئەنفال مۆنومنتێک دروست کراوە. ئەم مۆنومنتەش کە لە کفریدا و لە بیرەوەری 29 ساڵی ئەنفالدا دروست کرا ئەو ئاماژەی هەڵگرتووە کە حیکایەتەکانی جینۆسایدی ئەنفال لێرەوە دەست پێ دەکات. لە ڕێم کارەوانەیە بگەێنم کە با دوێنێمان بیر نەچێتەوە، با ڕێز لەم ڕۆ بگرین. ئێمە لە دوێنێەوە ئەمڕۆمان دروست کرد. ئەو ڕۆژە ناخۆشانە بیرمان بێ کە کەس دۆستمان نەبوو و ئێمە تەبایی لە ناو خۆمانە دروستکەین، دەنگە جیاوازەکان قبول بکەین، لە ڕێوەم بتوانین ئایندێکی خۆشتر دروست بکەین بۆ خۆمان. ئەمساڵ لە گەرمیان بە چەندین چالاکی و کاری زانستی و هونەری یادەوەری ئەنفال بەرز ڕادەگیرێت. ئەو هەفتە یادەی کە بڕیارە بۆ پرسی ئەنفال ڕێک بخرێت لە کفریەوە چالاکیەکانی دەستی پێکرد و فۆرمەکەشی لە گریان و هاوارەوە بۆ دیداری زانستی و کاری ئەکادیمی و هونەری گۆڕاوە. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.